چەند ڕۆژێک دوای کوشتنی دوو مامۆستای زانکۆی سڵاحەدین لە هەولێر ئەنجومەنی زانکۆکە کۆبوونەوەیەکی نائاسایی بەست. لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی زانکۆی سڵاحەدین چەند بڕیارێک دران. گرنگترینیان داگرتنی ئاڵای زانکۆکە و ڕاگرتنی تاقیکردنەوەی وەرزی دووەم و پێکهێنانی تیمێک لە پارێزەران بۆ ئەو کەیسە. سەرۆکی زانکۆی سڵاحەدین دەڵێت تۆمەتباری ڕووداوەکە ساڵی ڕابردوو یاداشتی هێناوەتە زانکۆی سڵاحەدین و لێژنەیەکی بۆ پێکهێنراوە. لیژنەکە لە مانگیەکی ئەمساڵ ڕێگەی داوە ئەو قوتابیە لە زانکۆی سڵاحەدین بەردەوامی با خوێندن بدات. قوتابی ئاراز کەوا هەستاوە بە تیرۆکردنی ئەو دوو مامۆستایە دیارە یاداشتێکی دایتە وەزارەتی خوێندنی باڵا. وەزارەتی خوێندنی باڵا بە نووسراوێکیان ئەو یاداشتەیان ئاراستەی سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین کردووە. سەرۆکاتی زانکۆی سەلاحەدینیش ئاراستەی ڕاگری کۆلیژی یاسا کردووە. ڕاگری کۆلیژی یاسا بە یاداشتێک دکتۆر کاوان ئیسماعیل بە یاداشتێک لە چاری سێ ڕەزامەندی داوە کە داری نییە ئەگە قوتابی دەوام بکاتنە زانکۆی سڵاحەدین. ئەوە یاداشتی پرۆفسۆر بووە پرۆفسۆری یایدەر بۆ دکتۆر کاوان ڕاگری کۆلیژی یاسا کەوا هیچ لاریەکی نییە ئەو قوتابی لە زانکۆی سەلاحەدین دەوام بکاتن. مامۆستانی زانکۆش ڕووداوەکە بە قێزەون ناو دەبن و ئیدانەی دەکەن. هەمان کات داوا دەکەن ئەو ڕووداوە کاریگەری نەکاتە سەر پرۆسەی خوێندن لە زانکۆکە. داواش لە ئەنجومەنی دادوەری دەکەن کەیسەکە زوو یەکلا بکرێتەوە. ڕای نوێنەری مامۆستایان لە زانکۆی سەلاحەدین ڕابگەین کە ئێمە دژی ئەم کارە تیرۆریستانە لە سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین و هەروەها ڕێنمایەکانی خوێندن و بە پرۆسەی خوێندن بە شێوەیەکی گشتی وەکو خۆی و تەطبیق دەکرێت و ئینشاءڵڵا تەسیراتی یان با بڵێن کاریگەری لەسەر هیچ جۆرێک لە کواڵیتی خوێندن نابێ. ئێمە دەبێ بە زۆر ینی بە وریایی و مامەڵە لەگەڵ ئەم دۆسیە بکەین و داواش دەکەین بەڕاستی لە دادوەری ئەنجومەنی دادوەری کە بە زووترین کات سزای ئەم تاوانبارە بداتن. ئێمە تاخیری نەکرێتن وەکو ئەم دۆسی ئەم قوتابێکە لە وەزارەت بەڕاستی ماوەیەکی زۆری پێچوو تاوەکو فەرمانی بۆ دەرچوو تا ئەم لێکەوتە ناخۆشە لێکەوتەوە بەداخەوە. ڕۆژ بە ڕۆژ توندوتیژی لە کۆمەڵگەی کوردستان زۆر بەداخەوە لە زیادبووندایە و داتا و ئامارەکان ژمارەی مەترسیدارن. ڕووداوەکەی ڕۆژی سێشەمەی شاری هەولێر کە تیایدا دوو مامۆستای زانکۆ بەدەستی قوتابیەکەی زانکۆی سۆران کوژران کاردانەوەی بەرفراوانی بە شوێن خۆیدا هێنا. بەشێک لە هاوڵاتیان و چاڵاکانی مەدەنیش ئەم ڕووداوە دەکەنە دەرفەتێک بۆ نوێکردنەوەی بانگەوازی سەروەربوونی یاسا و یەکلاکردنەوەی کەیسەکانی تاوانکاری لە دادگاکان بە زوویی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.